الو باشی فرید ناوەڵام من باش نیم زۆر نەخۆشم لە دەوامم دەتوانی بی بەدوم بڕۆی بۆ دکتۆر ئارە وەڵا هیچ وەزم تەواو نییە دە باشە دە ئینتزارە دەکەم فەرێ ئەوەرە باشە باشە ژنەکە باشە چاوەکەم ئێستا وا دەگەمێ بەخوا نییە ڕێم دوورە بەس تووشیە یەک دقە ژنەکە فرید کاک ڕژدی ئەحواڵکە وەڵا دێم ئێستا دێم دە باشە بە قوربان خوا حافیز ئەوە ژنەکە مەسحەتی زۆر خراپە ژنی چوەرە وەرە ئەخر کاک ڕژدی ئیشم هەیە بەخوا نابی بڕۆ ئیشم پێێتە لە مێژە نەندیتی زۆر غەریبی دەکەم ئیشم پێێتە دو سێ سعات دێ دەمێ بتبینە مشکلم حەڵکەی دووسێ کوورەق نیم ساعت کە ڕۆح دەدا کورە ناخوا وەرە پێز دەقە لە گەردەم وەرە فرید بڕوا بکە سعات کۆ کاک ڕژدی ناویشم لێ تێک چوو ئەو دو سێ سعاتە لەگەر نەبی لە خەمان ناتانم بەخوا کاک ڕۆژدی ناوی خۆشم لێ تێک چوە کاک ڕژدی ناتان بەخوا نیە ژنەکەم چاڕم دەکا بەس 5 دقە لە بەرەوەی زۆر عەزیزی لەکرە من 5 دقە لەگەر دادەنیشم سحەت کۆ ئەحواڵت مەشاکلم زۆرە مەشاکرت زۆرە بەس وەڵاهی ئەگە ئیزنم دەی زۆر ممنون دەبم چێ لە گۆرە ژنەکەم چاوەڕێن دەکاتن وەزعی تێک سوە دەگۆ نییە قەلبم ژان دەکاتن نییە گەر بێت و بچین دانیشی ناتانم نەخۆشە ئارێ وەڵڵا هیچنیە وەرە فرید دەزانیت چێ کاک ڕژدی وەرە بەو قورعانەی دنیا زۆر قورس بووە زۆر زەحمەت بووە یعنی دەزانین خۆ یعنی زۆر جار محاولە دەکەی یەکدری ببینین زۆر جار محاولە دەکەی عەزیزترین برادەرەکان بینی نییە ناتوانی ئەرێ وەڵڵا ئەمە زۆر خۆشحاڵ بووم وعد بیجارشکە لەگەر دادەنیشتمەوە دەڕۆم فرید داریش عیشوەیە فرید ئەخر کاک ڕژدی بەخوای درەنگمە ئەو دوو سەعاتە بەتەرێ منەوە دەبرم لە خەمان وەڵڵا ئەدی بەتێ دەحشم لەو چەخەرێ دەبرم بەجەمێ لە کاکە کاک ڕژدی بە قورعان وەزعەکەم زۆر خراپە من بڕوا بکە دوو سەعاتی دی لە حەفلەشی دەبم نیە نەسەرێ نەبن وەڵڵا شایش دەکەم وەڵڵا سێپەی سوسکەی و ئەوی دیکە زۆر خۆشە خۆشگەم بە تو ئەم نەخۆشم هەیە کێ نەخۆشە کورە ژنم نەخۆشەی دو ساعتە چ لۆ دەژێرمەوە کاکە ژنم نەخۆشە دەڕۆم ناڕۆی ژنەکەم تەلەفۆن دەکە ئەلۆ بەرێ ژنەکە فرید لەکوێ ئەتۆ من 1 ساعتە ئینتزارت دەکەم 1 ساعتە من لێرە ڕاوستم تەلەفۆنم بۆ تۆ کردووە دەڵێم وەزم تەواو نییە بەچی دیتەوە فرید باشە ئێستا وا هاتم دوور نیمە وا هاتم دە یەڵا دەسەرێ ئینتزارت دەکەم زوو بە دێڵە خواف جێمە دێ تەلەفۆنەکە چییە تەلەفۆن چییە دەزان چیە ئەمە تەلەفۆن چییە ڕزای خوارد لێ دەکەم بەڕێ بکە تەلەفۆن هاتەوە کوژری چ تەلەفۆنی چ دایشە وا هاتم بەڕێزم بەس ئاگاتان لێ ئای بەدەم چاوی داکەم وا هاتم باشە فرید دێڵە خواف دێتە بیر چوونە سەر خەڵاتی ئەو لێرە ڕسم مانگرا بە پاسکیلی بەسەری هاتی نەخوارێ داوە دۆکەتین خۆش ئەو سارینەوەتەکان بووە چەند خۆش بۆ پاسکیلی کە هاتی خوار بەسەری ئەیام زەمان پاسکیلەکە تایە کرد لێ بووەوە ئەتو دەموچاوتە موشکە ئەمە هیچم لێ نهات وەرە پێش چاو بەمێ چێ بێ ئیسمدا ژنەکەم لە ڕۆحدانەیە کورە نەخۆش ئیسم دە دەڕۆم جارشکە وعدبی لەگەر دادەنیشم کوڕ دەدا عمری 27 ساڵە کوڕ دەدا ئیسمدا ژنەکەی حەزەکەی وەچ مەیمونی لۆ دەردەبەڕم بەس ئیسمدا فەرید قسەکت پێ بڵێم ئەو ژنەی تو زۆر باکردکەرە ئیستقلالی وەسعی تو کردیا نایلێ من دوو قسەی خۆش لێ بکەم دەکە وەڵڵا ڕۆژش کە حەزەکەی نییە هەتا سەعات سێ شەو لەگەردان بەس ئێستا ئیزنمدا دێتە بیر لە چایخانێ بەچکۆی دانیشت بووین ئەتو پارەی چات نەبوو پارەی چاتم لەدا ئەتو بەبیر دێ بە قوچێ سبوو خەشی بە پێشە من داهاتی وەڵڵا ئەدی فەرید دەبی بە قسەی برات بکەی کاکە ئەمە لە تو گەورەتر بەبێ احترام بگری وابزان بۆ عیدمات ئەمە مشکلم تەواو بوو دەڕۆم یەک دەقە ڕاوەستا تەلەفۆنە بەرێ یعنی بردیانە خەستەخانەی بە ئیسعافی مشکلەی من نییە باشە تەواو تازە ڕۆی چێ ڕۆی ڕۆی ژنەکە چۆ خەستخانەی هیچیشم نەما تازە لە چ بچمە خەستخانەیە چۆ تاران نابا بە تارانی چ بردیانە على چوتە ئەنتالێ لۆ سیاحی وڵای ئەم مەمنوودم ئەو دو سێ ساعتەی وەختم لەگەت و درێمە و چاکەتە زۆر جوانەوە لە حەفلەدانەیە 600,000 بەڕاستە 600,000 مارکێوەنیا 5,000 سم لە وتیدای لە مەکوی 65,000 تقریبا مادەم ئەتو نەتێشت ئەمن بچم ئەو ژنەی خۆم بمە خەستەخانەی کە ئەوڕۆ ئیشی بە من بوو وعدبی ئەم نیژنەیە لەمە تو بچی حەفلەی فەرید چاکەتەکەم ئەوتە باس پڕ لە حەفلەی ئەو باس سوسکەی فرید چاکەتم احتراما
جوان باشا حفلة شو جوانك ايه؟ ها؟ لون كردي شكري دبروا حفلة بكا ساختتي ساكت خو بخولو خورو زبلش بهر جوانا ميما من الحفلة خوم هردكا اي بوات كرد بو اي بوات كرد بو اجواني دل برسوس اي بوات كرد بو رجعك دادي بشيماني